فستیڤاڵی گژوجیای کوردەواری لە بناری قەندیل دەناسرێت. بناری قەندیل جگە لە مێژوە شۆڕژێڕەکەی و هەمیشە ئەوەی وتوێتی ئەوەی لە قەندیل بێت هێزی لە پشتە بزنەوەی ڕزگاری خوازی گەلی کورد پشت ئەستور بۆ بوێرە بە خەڵکەکەی بە شاخەکەی بە گژوجیاکەی و ئەمڕۆ فستیڤاڵی گژوجیای کوردەواری قەندیل بەوە ناسراوە ڕێواسی قەندیلە و هەنجوینی قەندیلە و هەر شتێک لە قەندیل بێعنی زۆر سروشتیە کەشوهەواکی سازگاری هەیە و لێرەوە داوا لە هەموو خەڵکی باشووری کوردستان و پارچەی کوردستان دەکەم بۆ جۆرە فستیڤاڵانە بێن چونکە هەماهەنگی و هاودەنگی دروست دەبێت عیلاقات دروست دەبێت دەبێتە هۆی کار و کەسابەت. ئەو ساڵێکە و فستیڤاڵە ئینشاڵڵا بۆ هەموو ساڵێک بەردەوام دەبێت. ئەو فستیڤاڵە بۆ هەموو ئەو گژوگیانە بۆی ساغ بکرێنەوە بۆ بازاڕەکان بۆی هەم خەڵکیشی ئیسفادەی لێ بکات. ڕێواسمان هەیە، ڕێواسی بەردەمان هەیە، کەنگرمان هەیە، هەندرێشەمان هەیە، سوورازەمان هەیە، لوشەمان هەیە، کوارگمان هەنا هەموو ئەو گژوگیانمان هەیە لە بناری قەندیل. هەموو لەو کوێستانانەی بناری قەندیل دێن لێرەوەش بۆ شارەکانی سلێمانی و ڕانیە و هەولێروانە دەڕۆن بۆ زۆر شوێنان دەڕۆن. خوشحاڵیەوە بە خێزانی هاتین بەزاریمان کرد لە فستیڤاڵی بناری قەندیل و دەوروبەریشی. بەڕاستی ئەو جۆرە فستیڤاڵانە بە پێویست ئەزانم هەم لە ڕووی کۆمەڵایەتیەوە و هەمیش لە ڕووی ئابووری و دارایی شەوال و خەرجکردنی هەموو ئەو کاڵا و شمەکانی کە هەم بەهارەن و هەم کاری دەستین و هەم خواردەمەنین و چەند بەشێکی دیکەشی لەگەڵدا بوو. هیوادارم ساڵانە دووبارە ببێتەوە. فستیڤاڵێکی زۆر خۆشە، هەموو گژوگیاکانی لێن شێوە کوردەواریەکانی لێن هاتوومەوە هەیە لە گەشت بکڕم. ئەو تاکڕێوشمە زۆر جوانە، شتێکی کوردەواریە و زۆر جوانە و خۆشە و اول تواتو بتتا کارینان اول مکیه تو که راست اصلا دایی کنه سرخواه گوانت پیت لیسن دوات پیت کن جبو جوانیه جبو اودی اول کفن تو اول هیا دایی کن ماوت نه سرخواه حتی تیتا ما اول ما بکارینوینه چاشی تندم اری اول اول مثلا بلا سریم بلا سریم اولی بالگیکن ام بینه بالگیک رخیمه جلمه گید بینه بالگیک اولی بالگیکن هری تجی تاکید کن دکناتی دار وەکو پسوەڕێکی گشتوکاڵی یعنی بازڕاستی شتیوام نبینی وانی هەموو خواردنە زۆران کوردەواریانە هەیە هەموو بابەتە عاشابانە هەیە ئەم شتە دەرمانە جیایانە یعنی لە هیچ شوێنەکان نییە بەڕاستی ئێستا من سێری جایەکەم کرد ئەمە تایبەتە بە جای ئەندێشە یعنی لە ئەوروپا کرێ بە شروب ئەمە بۆچیە بۆ ئەوانی کە تووشی زەهایمەرە بن بە حەقەت یعنی بەکاری بهێنن ئینسان قەت تووشی زەهایمەر نابێت لە تەمەنی 70 ساڵیە. ئێمە بەداخەوە خۆمان داوەتە برنج خواردن یعنی بەلای گۆشت خواردن و برنج خواردن نادەڕۆین بەڵام قەی ناکە وەرە لە مانگی بەهارە هیچ نەبێت لە مانگێکە لەم سێ مانگەیە خۆمان بەرینە بەر بابەتی سەوزە خواردن بگەڕێنەوە بەسەر جابەهارەکان بۆ نمونە وەکو بنەگوێسروان وەکو بۆ کەنگەر وەکو بۆ مەسەڵەن بڵێ کووزەڵ ئەمان ئەم خواردنانە زیاتر بابەتە سەوزایەکان زیاکەین ئەمانە ئیسفادەی هەیە بۆ جەستەمان بە حەقەت یعنی ئەمە شتێکی چاکە بە ڕاستیەکەی. خەڵۆ ڕۆڵێکی زۆر گرنگیانەیە کەچەکە جوانتر دەکەن پێم خۆشە دایمە بەشدار بن لەگەڵ پیاوەکان شان بەشانی پیاوەکان ئیش بکەن و بەردەوام بن لەگەڵیان هاوکاری هاوسەرەکانیان بکەن ئەوانی هاوسەریان خانوەکان ئەوانی لە ماڵێنە خۆیان بگونجێنن بەردەوام ئیش و کاری جوان ئافرەتەکان هەمویان بە شیو بەشدار بوون. پێم خۆش بوو من بە جیاوازتر لەلەفەوە بەشدار بم جیاوازتر لەوەکانی کەم پێم خۆشە بەردەوام ئاوا کۆبوونەوە و شتی خۆش بکرێ فستیڤاڵ بکرێ بۆ ئەوەی خەڵک سوود من بێ هەم سوود دەکە بە ئێمە بگاو بە ئەوانەی کە دێشن وەکو سەردانیەک خۆشی ببینن لە ئێمە.
ئەو ناوچەیە دەوڵەمەندە زۆر بە گژوگیای بەهاری یەکێک لەوانە وەکو کار و ڕێواز و هەندێشە و سوورازە و ئەسترێک و ئاگیای تر و بەڕاستی لەڕووی هەنگەوە ڕێیەکی زۆر باشە هەنگوینی ساڵانە بەرهەمێکی زۆر هەنگوینی هەیە لە خواردنجێبن و هەروەها خواردن گودەواریەکان خەڵک زۆر دامەزرۆی خواردن گودەواریەکانە وەکو سەر و پێ و زۆرێک خواردنی تر. Elton